دواکەوتنی باران و ترس لە وشکە ساڵی و دروستبوونی مەترسی لەسەر بەربوومەکان لە شاری هەولێر هاوڵاتیان و مامۆستایانی ئاینی بە چاوی پڕ لە فرمێسک هاتوون و نوێژە بارانە دەکەن بەو ئومێدەی بارانی ڕەحمەت ببارێت. یەقینی درم وایە چونکە ئەمە بێدە سەراتین ئینشەڵە بارانی بە ڕەحمەتیشمان لۆ دەبارێنی ئەمە هومێدمان وایە ئەگەر خوا پەرست حەزم لێ نەبی بە تەواوی یەقینی خوام خۆش نێنامە ئێرە بێ شرعی دەکەن کا چێ شرعی لەگە شرعیدەیە چێ لەگەر لە هەزار کەسی دەکەس نایاتە مزگەوتێ لە نوێی سبەینێ یا ڕەبی خوای گەورە بارانێکمان بەسەرا بارێنی بێ ئافات و بێ بەرام سیبەت ناتوانم وایە باران نەبارین لەبەر گوناحەکانی ئێمەیە بەڵێ بیفعل وایە دەبە ئیسارەکانە دەنە خوای گەورە بەڕامە ئینشاءالله سبحان الله ئەو هەورەی دەینی و دەبا بارانەکە ناباری ئەوەش خراپی خۆمانە ئینشاءالله خوای تەبارەک وتەعالە نوێژەکەمان ئەنجامدا بە دوعای یەکەکی بەستە زمان منداڵێک نەقوستانێک حافزێک پیرێژنێک پیرەمێردێک ئینشاءالله خوای تەبارەک وتەعالە باران ڕەحمەتمان لە بۆ دەبارێنی. مامۆستایانی ئاینی دەڵێن یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی باران زۆری تاوانی مرۆڤەکانە بۆیە دەبێت دڵ و دەروونمان لەگەڵ خوای گەورە پاک بکەینەوە بەڵکو بارانی ڕەحمەت ببارێت. هەر کاتێک کە زوڵم لە زێیەکی بکرێ زینا لە زێیەکی بکرێ نائەدالەتی لە شوێنێک بکرێ خوای گەورە بارانەکەی دەگریتەوە بۆیە لە سەرمانە هەموو لایەک تۆبە بکەین ئیستیغفار بکەین لە خوای گەورە پاڕێنەوە سونەتیشە خێر و سەدەقە بکرێ و هەروە ئەگەر شنومێت لەگەیەکری تەبانە من پێک بینەوە خزم لەگەیەکری تەبانە من پێک بینەوە دەستەڵات و میلەت لەگەیەک تەبانەبی پێک بینەوە عەدالەت و دادپەروەری بەرجەستە بکرێ ئەگەر ئەوانە بکرێ خوای پەروەردگاریش بارانی خۆی بۆ ئەم میلەتە دەبارێنی. یەک لە مەرجەکانی نوێژە بارانە ئەوەیە ئینسانەکان بەگشتی بە خۆیان دابستنەوە مراجعاتی نەفسی خۆیان بکەنەوە بەگشتی لە هەرچی کەم و کوڕێکی هەیە لە بینی خۆیان و لە بینی خوای گەورە جەلە جەلالوه و لە هەرچی کەم و کوڕێکی هەیە لە بینی خۆیان و لە بینی برایانی مسلمانی خۆیان دەی بە هەموو نوعاچی بە خۆیان دابستنەوە چونکە یەکێک لە هۆکارەکانی نەبارینی باران و تاخیربوونی باران بەڕاستی گوناحکردن و بێفەرمانیکردنی خوای گەورەیە جەلە جەلالوه. ئەمساڵ لە سنووری پارێزگای هەولێر کە تا ئێستا ڕێژەیەکی کەم بارانی تێدا باریوە لە 10 شوێنی جیاواز سنەتی نوێژە بارانە کراوە. سنەتی نوێژە بارانە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە باران دوا بکەوێت. ئێستا لە وەرزی زستان داین و لە بەشێکی هەرێمی کوردستان ڕێژەی پێویست باران نەباریوە بەو هۆیەوە مەترسی سەرهەڵدانەوەی وشکە ساڵی دروست بووە. دواییش دەکرێت لە هەموو شوێنەکان نوێژە بارانە بکرێت. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.